ململانێ سیاسیەکانی نێوان پارتی و یەکێتی لە بانگەشەی یەکڕیزیەوە بۆ شکاندن و دەستبادانی یەکتر، جاران لە باوەشگرتن و تەوقەی گەرم، ئێستا پەنجەکان یەکتری دەشکێنن. ماوەی زیاتر لە 2 مانگە گەڕی ململانێ سیاسیەکانی نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی چوەتە قۆناغێکی نوێوە و پۆستی سەرۆکۆماری عێراق بووەتە گرەیەکی نەکراوە و ئەم دوو هێزەی بەرامبەر یەک وەستاندووە. هەرچەندە زیاتر لە 30 ساڵە ئەم دوو حیزبە لە ململانێدان و بە چەندین قۆناغی سەختدا تێپەڕیون، بەڵام بانگەشەکانیان بۆ یەکڕیزی و بە یەکدەنگی چوونە بەغداد نەیتوانی لەسەر پۆستی سەرۆکۆمار لە یەکیان نزیک بکاتەوە و لە ئێستاشدا دۆخەکە گەیشتۆتە ئاستی شکاندنەوە و تۆمەتبارکردنی یەکتر. هەرچەندە پۆستی سەرۆکۆماری عێراق بە گوێرەی عورفی سیاسی لە عێراق بۆتە پشکی کورد و لەناو کوردیشدا بەردەوام لای یەکێتی بووە، بەڵام ماوەی 2 خولی پەرلەمانیە پارتی دەیەوێت ئەو پۆستە بۆ خۆی بەدەست بهێنێت و یەکێتیش بە پشکی خۆی دەزانێت. هەر ئەوەش وای کرد ساڵی 2018 کێبڕکەی پۆستەکە ببەنە ناو هۆڵی پەرلەمان و نەیانتوانی پێشوەختە لەسەر کاندیدێکی هاوبەش ڕێک بکەون. لە ئێستاشدا بە هەمان شێوە و بگرە زۆر تونتر لە خولی پێشوو چوونەتە ناو ململانەیەکی بەهێزەوە بۆ بەدەستێنانی سەرۆکۆمار و هەریەکەیان بە پشکی خۆی دەزانێت. بۆ هۆیشەوە تاوەکو ئێستا نەتوانراوە دانیشتنی پەرلەمانی عێراق بۆ یەکلاییکردنەوەی پۆستەکە بکرێت. هەر لە دوای هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراقەوە هۆشداری درایە ئەم دوو هێزە کە بە زوویی ڕێک بکەون و نەبنە هۆکاری پەکخستنی پرۆسەی سیاسی لە عێراق، بەڵکو خۆیان بە یەکگرتووی ئامادە بکەن و چاوەڕێی ڕێککەوتن و هەڵوێستی کۆتایی هێزە عێراقیەکان بن. اینجا بڕۆنە کێبڕکێ و هەوڵەکانی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی نوێوە بۆ ئەوەی هیچ نەبێت قورسایی و سەنگی کورت لە پێکەوەییدا زیاتر بێت و هێزە شیعی و سونیەکان بە یەک پاکێش تەماشای کورد و پێگەی کورد لە عێراقی داهاتوودا بکەن. بەڵام هەرزوو هەوڵەکانیان بۆ شکاندنی یەکتری لە بەغداد دەستی پێکرد و پێداگری پارتی لەسەر هەڵوێستەکانی و مامەڵەی تاکلایەنەی لەگەڵ بەشێک لە هێزە عێراقیەکان وای لە یەکێتی کرد سوور بێت لەسەر هێشتنەوەی کاندیدەکەی و سەرەڕای چەند جارێک دانیشتن و گفتوگۆ، بەڵام نەگەیشتنە ڕێکەوتن و سەرنجام دۆخەکە بە ئاستێک گەیشتووە کە یەکتری بە خەنجەر لێدان و خیانەت تۆمەتبار دەکەن و بە ئاشکرا لە میدیا عەرەبی و جیهانیەکانەوە باسی ململانەی توندی کورد و کوردە. ئێستا دۆخەکە پێچەوانە بووتەوە. هێزە سونیەکان کە هەرزوو خۆیان ڕێکخست و لە چوارچێوەی هاوپەیمانەتیەکدا خۆیان کۆ کردەوە، دەستکەوتی خۆیان کە سەرۆکی پەرلەمانە بەدەستهێنا. هەرچی هێزە شیعیەکانی شەکە لە ماوەی مانگی ڕابردوودا لە ململانەیەکی توندا بوون، لە ئێستادا بێدەنگیان هەڵبژاردووە و چاوەڕێی کوردن کەی خۆی یەکلایی بکاتەوە و اینجا مامەڵەی لەگەڵ بکەن کە بەشێک لە شارەزایانی سیاسی پێیان وایە کورد بەم دۆخەی ئێستایەوە هەرگیز ئەو متمانە و قورساییە جارانی لە عێراق بۆ ناگەڕێتەوە و هیچ هێزێکی عێراقی ئامادە نییە هاوشێوەی خولەکانی پێشووتر مامەڵە لەگەڵ هێزە کوردیەکاندا بکات، چونکە هەر هەنگاوێکی کورد بەرەو بەغدا ئەگەر پێکەوەیی و یەکگوتاری تێدا نەبێت ئەنجامەکەی ناڕوون و بگرە شکست خواردوو دەبێت. ئەوەشی لەم نێوەندەدا باجی ئەم ململانە حیزبی و شەخسیانە دەدات بە پلەی یەکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانن کە ماوەی چەندین ساڵە بەهۆی سیاسەتەکانی ئەم دوو هێزەوە ژیانێکی سەخت و پڕ لە نەهامەتی بەڕێدەکەن و ڕوونیش نییە مامەڵەی حکوومەتی داهاتووی عێراق لەگەڵ کورد و کێشە ئابووری و سیاسیەکانی نێوان هەرێم و بەغداد چۆن دەبێت، چونکە ئەوەی لە ڕێکەوتن و گفتوگۆکاندا باز نەکراوە و هیچ جێگایەکی بۆ نەکراوەتەوە کێشەی خاک و پشتی کورد و گرفتی دارایی و موچە و شایستەی هاوڵاتیانی هەرێمە کە دەبوو لە سەرەوەی لیستی داواکاری و مامەڵەکانی هێزە کوردیەکاندا بوایە بۆ پێکێنانی حکوومەتی نوێ و دابەشکردنی پۆستەکان، نەک شەڕکردن و هەوڵدان بۆ شکاندنی یەکتر لە عێراقێکدا کە کەس ئایندەی نزیک و دووری نازانێت.